دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ئەو پۆستە بەشێک لە نووسەران و ڕۆژنامەنووسانی کوردستان ئاماژە بە کاریگەری سەرکەوتنی ترامپ بۆ ئەو پۆستە لەسەر کورد دەکەن. لەو ئاماژانەی کە ترامپ یاوێتی بەشێکی ئاکرێ بڵێن لە بەرژەوەندی کوردە و بەشی شانە بەرژەوەندی کورد نییە، بە تایبەتی لەوەیە کە پەیوەندیەکی ئابووری بە هێزی ئەمریکا و خودی ترامپیش هەیە لەگەڵ تورکیا. ئەو لێدوانانەی کە بەرامبەر بە سووریا ڕایگەیاندووە کە مانەوەی ئەسەد و تەعاملکردن لەگەڵ ڕووسەکانە، بەڵام ئەگەر سەیریکەی لە هەڵمەتی هەڵبژاردنەکەیە زۆر تونگ بووە بەرامبەر بە ئێران. هەموو ئەمانە ئەکرێ کاریگەریان لەسەر کورد دەبێت، چونکە ئێمە ئەوەشمان لەبیر نەچێت کورد بەشێکی بچووکە لە گەمەیەکی گەورەکە لە ئاستی ئەم ناوچەیە ڕۆیە. هەندێک پێیان وایە کە کورد لە هەڵبژاردننی دۆناڵد ترامپدا سوودی زیاتر دەبینێت وەک لە هەڵبژاردننی هیلاری کلینتۆن کاندیدی دیموکراتەکان. بەرنامەی ترامپم پێ باشتر بوو بۆی بە سیاسەتی خۆی بەرامبەر ئێران و هەم بەرامبەر کورد و بە تایبەتی بەرامبەر پێشمەرگە ترامپم بەلاو باشتر بوو، بەڵام ئەوشمان بیر نەچێت کە بانگەشەی هەڵبژاردن جیاوازە لەگەڵ واقعی سیاسی کە ئەو پۆستە وەرەگرێ. بەڵام ڕای پێچەوانش لەو بارەیەوە هەیە و پاساوی خۆشیان هەیە. هیلاری وایە هیلاری دۆستی کووردە و باشتر با بڵێن کێشەی کورد هەنگایەکی تر ئەچۆ پێشتر نەک بەوەی کە بگاتە بەنبەست. بەس پێم وانە بۆ ترامپ بە چەند هەنگاوێکی تر هەر پێی بگات و لێی تێ بگات نەکبی باتە پێشەوە. لەناو ڕۆژنامەنووساندا ڕای دیکە هەیە کە پێیان وایە تۆپەکە لە گۆڕەپانی کورد خۆیدایە تا بتوانێت سوود لە سیاسەتی سەرۆکی نوێی ئەمریکا وەربگرێت. هەڵوێستی دۆناڵد ترامپی هەڵبژێرا بۆ سەرۆکی ئەمریکا بەرامبەر کورد دیارە بۆ پێی لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە ڕای خۆی لەبارەی کورد و هێزی پێشمەرگەوە وت. ئەوەی ئەمێنێتەوە لایەنی کوردیە تا چەندێک ئەتوانن سوود لەو هەڵوێستەی دۆناڵد ترامپ سەرۆکی داهاتووی ئەمریکا وەرگرن. بەڵام هەندێکی تریش هەن کە پێیان وایە ناکرێت خوێندنەوە بۆ داهاتووی سیاسەتەکانی ترامپ بکرێت. لەبەرەوەی ترامپ پێشتر ئێمە هیچ باگراوندێکیمان نییە لەگەڵ خطابە سیاسیەکانە، پێم وابێ هەموو پێشبینیکردنێک بۆ سیاسەتی ئایندەی ئەو کابرایە ڕەنگەوەکو هەڵبژاردنەکەی لێبێ کە پێشبینیەکان هیچی وا دەرنەچوون، چونکە کابراایەکی سیاسی نەبووە، پێشتر بازرگان بووە. لە کاتێکدا پێشبینیەکان زۆرن لەسەر سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپ، بەڵام بەشێک لە چاودێرانی ئەمریکایی لەو بڕوایەدان سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا هێشتا هێڵە گشتیەکانی سیاسەتە دەرەوەیەکانی بەڕێوەبەرایەتیەکەی دیاری نەکردووە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.